هەمیشە وتمانە پرۆگرامی ڕۆژێکی نێو پرۆگرامی بۆ دەرخستنی توانا و بەهرەکانی کورد لە هەر شوێنێکی جیهاندا بن. ئەمڕۆژ بە خۆشحاڵیەوە بەهرە و توانای کوردێکی تر دەناسێنین لە بواری دیزایانی جلوبەرێک. اینجا جلوبەرگی ئاسایش نا جلوبەرگی ئەو هونەرمەندە ناودارانەی جیهان کە بێگومان ڕەنگە هەندێکمان کلیپەکانیمان بینی بێ، ڕەنگە هەندێکمان نمایشەکانمان بینی بێ، ڕۆژێ لە ڕۆژان بەبیرماندا نەهات بێت ئاخۆم دیزایەنەرانە دیزایەنەری کورد بن یان نا. بەڵام خۆشحاڵیەوەیەک لە دیزایەنەرە کوردەکانم لەگەڵدا ئەمڕۆ کە دیزایانی بۆ چەندین کەسایەتی جیهانی کردووە، لە نێویاندا لێدی گاگای چێکە لە هونەرمەندە دیارەکان کە بێگومان کاکە ڕێبەر تۆفیق عەزیز دیزایەنەر ئەمڕۆ لەلامانە دیزایانی بۆ کردو و چەندین کەسایەتی تریش کە باسی دەکەین. کاکە ڕێبەر بەخێر بێ، ڕۆژێکی نوێت باش. زۆر سپاس. لە ئەڵمانیەوە تایەرە بەخێر بێ. زۆر سپاس دەکەم. زۆر سپاس. کاکە ڕێبەر چۆن بوو بیرت لە دیزاین کردەوە؟ هەنی بۆچی بیرت لە دیزاین کردەوە؟ چۆن بوو بیرم لە دیزاین کردەوە؟ بۆ بەشی دیزاین سودفە بوو. سودفە بوو؟ بەڵێ، یەکەم جار کە مەکتەبم تاوا کرد چوون بۆ بەشی ئینجینێرینگ دەستم پێ کرد. بەڵێ، بەس خۆشم هەر لەگەڵ ئەوەیە داوای لێبوور نەکەم کوردەکەم زۆر باشە کوردێکەوە ئایبی نییە. لەگەڵ ئەوەیە تۆزیشتم بە خۆمە دووریەوە، ینی دروستە کرد. ڕۆژێکیان پرۆفێسۆرێکم پرسیاری لێ کردم، وتی ئەو چاکە تۆ لەکوێ هێنا؟ لەکوێ کڕی؟ وتم خۆم دروستم کرد. باش. وتی ئەتوانی دانێکی بۆم بکەیت؟ وتم ناوەڵا، چکە من حەزمە کرد بە خۆم دروست کەم کە کەس نەیبێت لە دەرەوە. زۆر هەستێکی خۆشە بەتەنیا خۆت. لە دوایەوە ئەو پرۆفێسۆرە کۆبوونەوەکیان هەبوو هی کریسمس لەگەڵ پرۆفێسۆرێکی جامعەی ئارت قسەی کرد، وتی ئەوە تەلەبێکی وامان هەیە ئەگەر ئەتوانی قسەی لەگەڵکەیت. ئاگام لە هیچ نەبوو، خۆیان قسەیان کرد. دوای بانگی کردم، وتی حەزەکەیت لەم ئونیڤەرسیتی لە ئێمە بخوێنیت لە هیچ دیزاین خوێندت؟ بەڵێ. واتە ئەو خوێندنە چەند ساڵ بوو؟ کاتە 6 زیمەستەر 3 ساڵەکە. 3 ساڵە. بەڵێ. یەکەم کۆلێکشنی تۆ هاوکارانم ئێستا دیمەنەکانیش ئەخەنە ڕوو، بەس لەوا چارە بە تێکەڵیش بەڵامە پێم خۆشە دیمەنەکان هەبێت لەسەر شاشە. یەکەم کۆلێکشنی تۆ کە دروست کرد بڕات بەخۆت هەبوو، متمانەت بەخۆ هەبوو کە کۆلێکشنەکەت باشە بێ؟ هەموو کاتکەیشەکەم بڕام بە خۆم هەیە، بەس بۆ ئەوە نایکەم یەکە حەزی لێ بێت یەکە حەزی لێ نەبێت. ڕاستە خۆم حەزم لێ بێت لە هەمی میمترە خۆت. بەڵێ، ئەو متمانەیە گرنگە. بەڵێ، چکە ئەو شانێکی خۆم دروستەکەم بۆ هەموو کەس، ینی هەموو کەس حەزی لێ نییە، بۆ سەر جادەش نییە، ینی یەکێ نییە بڵێ ئەوە حەزەکەم لەسەر جارە لەبەریکەم. بۆ ئەنجا قسەی کاکە ڕێبەر با ئێستا بۆ بینەرە خۆشەویستەکانمان ئەزانین بەپێی نەریت و کللتور جیاوازی هەیە، بۆی کە بەباشی ئەو ڕوودمێتەوە بۆ بینەرەکانمان. هەندێک دیزاین هەیە وەکو کاکە ڕێبەر باسی کرد بۆ سەر شەقام نابێت، بە تایبەتم دیزاینەی کە ئێستا ئێوە دەیبینن بۆ شەقام نابێت، زیاتر بۆ کاری هونەری وانە، بۆ کاری کلیپ، بۆ کۆنسرت وانە، بۆ ئەمان نابن دیزاینەکان. بۆ ئەوە بۆ زیاتریش بۆ مجلەی ئەمریکی، ینی وەکو USA یان ڤێنێتی فێر پرسیارم لێکەن. گۆرانی بەرژەکان هەمیان وەکو بڵێ کەسێکیان هەیە جلوبەرگەکان بۆ پیاکەن، ستایلیستی پێڵێن. اینجا ئەوان جلوبەرگ لە هەموو دیزاینەکان بانگەکەن. بۆ نمونە بانگیان کردم بۆ LUSA لەگەڵ دڵچەنگەبانە لەگەڵ براندی گەورە گەورەکانە. بەڵێ، منی تیا بووم، ینی بەلامۆ سیر بوو، بانگیان کرد لەبەری وتیان شتەکان کە تۆ دروستکەی تۆزێ جیاوازن، تۆزێ تازەن. خۆشم نەوان حەزیشان بەشتی زۆر جیاوازێ. وەکوم وێنانی کە لەسەر شاشە هەیدی بینن، ئەمە بەشێکن لە دیزاینەکانی دیزاینەر کاکە ڕێبەر تۆفیق عەزیز و دیزاینەکانیشی بەناوی عەزیزەوە، بەناوی باپیرەتەوە ناوت ناوانە. باسێکی دیزاینەکان بکەین. هونەرمەندەکە داوت لێکە، کۆمپانیەکە داوت لێکە تۆ دیزاینی بۆ بکەی، شتی خۆیان وەرەگری، واتە سوود لە ئایدیای خۆیان وەرەگری بۆی دیزاین بکەی، یان ئایدیای خۆت و سکێچ و نەخشەی خۆت، خەیاڵی خۆت؟ بەڵێ، یەکەم جار کە پرسیاریان لێ کردم بۆ ژنەکەی ئیلن ماسک بوو. ئیلن ماسک؟ بەڵێ، گرایمز. باشە، خێزانی ئەو؟ بەڵێ، داوای دیزاینی جلوبەرگی لە تۆ کرد؟ ئەو نەبوو، ستایلیستەکەی ئەو بوو. دیزاینەرەکەی جلوبەرگی ئەو داوای لە تۆ کرد؟ نا، ستایلیستەکەی، ینی ئەو کە جلوبەری بۆ بۆ پیاکات. پرسیاریان لێ کردم، وتیان بۆ مجلەی ڤێنێتی فێر ئەومان هەیە
ئەتوانی شتێ بکەیت دروستکەیت منیش وتم باش ینی ئەوان وتیان بۆ ئەبێ ڕەش بێت هیچ کار نەوت یانە بێ ڕەش بێ بەڵێ تۆزێ لە فۆرمی جلوبەرگی نۆرمال نەشێتم باش ئەوەی کە خۆمەمی کردم ینی خۆشم پێم وتم ئەوە نابێت تەداخلی دیزانەکە بکەم تێم باش بەڵێ دروستت کرد بەڵێ لەبەری کرد بەڵێ بە دڵی بوو زۆر بەڵێ باشە هاوکارت هەیە یان بە تەنها خۆت ئەم دیزاینانەکەیت و خۆشە بابەتی دوورین و ئەوانە چۆنن ینی لە بەتابەتی بۆم جلوبەرگانە کارگە هەیە هاوکارتە مەکینەی تایبەت هەیە چی هەیە بەڵێ مەکینەی تایبەتمان هەیە ینی مەکینەی خصوصی بەکارێنینی وەکو مەکینەی بچووک بەکاران ئێمە پێڵێن ئیندستری مەشین ینی بۆ مەکینەی خاتی بەکارێنین ماکینەی جلد بەکارێنینی لێدە بەڵێ لەگەڵ شاگردێکەکەم ئیشەکەم لەگەڵ زەرەنگەرێکە تۆ تەنها ئیش بۆ ئەم بەناوبانگانە ئەەکەی یان ئیش بۆ خەڵکی ئاساییشەکەی بەس بۆ بەناوبانگەکەم توانیوێتی مەسەلەن داهاتێک بۆ تۆ مسۆگەر بکە وەکوشۆن لە ڕووی مادیەوە بەڵێ بەڵێ داهاتی بۆ تۆ مسۆگەر کردووە بەڵێ ینی ئەوە وەکوشۆن بڵێم ئەوان ئەزانن کە ئیشە زۆر قورسە کە ئەزان ئەویشە یەک ئیشە بەڵێ پێدان ینی بڕەپارێکی باشی پێ بەڵێ بەڵێ باشە باسی لە دیگاگا بکەین یەکێک لە دیزاینەکانی ئەویش هەر بەڵێ تۆ کردوتە ئەمان بەڵێ بەڵێ ئەوان چۆن بوو پرسیارە لێ کردم ڕۆژێک تەلەفۆنم بۆ هەڵ وتیان ئەمانەیە پرسیارێک لێ بکەین ئەتوانی دیزاین دروستکەیت بۆ دەکەس قسەمان کرد تۆزە قسەمان کرد دوای دەدەقا هەر نەزانێت بۆ کێ بوو وتیان لاخرتم عفو بۆ کێ دروستکەم وتی بۆ لەیدی گاگا لەگەڵ ئەوەی کە لەگەڵیانە لە پاشفۆمەکەن لەسەر ستەیج تەنها بۆ لەیدی گاگانە بۆ ئەوانی چواردەوریشی بەڵێ بەڵێ دیزاینی تۆ بەڵێ بۆ ئەو تەلەفۆنیان لەگەڵ یەکەم تەلەفۆن دام خستەوە بەس پرسیارم نەکرد دوای تەلەفۆن کردمەوە وتم عفو بۆ کێ بوو وتی بۆ لەیدی گاگا منیش وامزانی وەکو خەوایە بەڵێ دوایی بە شاگردەکەم وتی ناگەڵ تاکەیتم بە تەلەفۆنیان کرد دوای بۆیە لە 2 هەفتەیە دیزاینمان دروست کردە لە 2 هەفتە بەس سکێچەکەی نه هەموو بەتەواوی بەڵێ کاتمان نەبوو سکێچکەین زۆر بێ خەڵمان نەبوو بەڵێ خەڵمان نەبوو ینی ڕۆژی 3 ساعتە خۆتین ئەوە دوای دروستمان کرد بە شاگردەکەم وتم بۆ دەنسەکان لەگەڵ پەرفۆمەکەن لە سەر ستەیج ئەو بە فشقەت بۆم وتم وا دروستەکەم کە نەهێڵە لەبەریکەن بەس بخۆی ئەو چاکەتە لەبەر کات ڕێک بۆ دەرچوو تەلەفۆنیان بۆ کردوتیان بۆ کلیپێک کرد بەکارێنین حەز ناکات ئەوانی کە لەبەریکەن ئەوەیە خۆی بەس نوع چاکەتە لەبەر کات بۆ کلیپەکەش بەکاری بەڵێ ویستم ڕاست بنێرم بەس بۆم نەبوو ئەزانین زۆر وێنەش هەیە مافی بڵاوکردنەوەی نیە و ڕەنگە لەلایەن کۆمپانیا و لە وڵاتانە ئەم جۆرە مافەش هەیە کاک ڕێبەر ئەم جلوبەرگانە زیاتر هەستەکەم مۆدێڵەکان پیاون یعنی کە تاقیەکەنەوە بۆچی زیاتر حەزت کردەوە مۆدێڵەکان پیاو بن جلوبەرگەکان بۆ ئەوانن و کاتێکیش لە گۆڤارەکان بڵاو بێتەوە لە بەرگی گۆڤارە ئەمریکەکان بڵاو بێتەوە دیزاینەکان زیاتر ناوبانگ بۆ تۆ پیاکە یعنی بڵاوکردنەوەی ئەو وێنەیە زیاتر بێتە ناوبانگێک بۆ تۆ پلتفۆرم هەیە نیکە یەکێ ئەو جلە لەبەر کە بۆ مجلەی بۆ شتێک بێت بڵاوە بێتەوە هەمان لەگەڵ یەکتر کۆنێکت ینی بە پێکەوە قساکەن ئێستالیستەکان بۆ بڵاو بێتەوە بڵێ خەڵاتی چیت بەدەستێناوە تا ئێستا لە بواری دیزاینە وەکو چۆن خەڵات ئەوە ینی ئەو خەڵاتانی کە تا ئێستا بەدەستێناوە بەشداری پیشانگات کردووە نمایشت کردووە نمایشی جلوبەرگی تایبەتی خۆت دیزاینەکانی کۆلێکشنی تایبەتی خۆت دوای نازم بڵم دوای جامیعەکە دەستم پێکرد بە کۆلێکشنی خۆم دەستم پێکرد بەوە بڵاوم کردەوە دوایەوە بە سوتوە هەمیان هاتن پرسیارن لێکردم بۆ ئەو جۆرەیشەی کە من خۆمێکم بەس نازم من مەبەستەکەم لەو بوو وینەر هیچ پرایزێکی یان نا پرایز دوای جامیع وەرم گرت دوای جامیع بەڵێ کە جامیعەم تاو کرد شوێنەکەن لە تریەسی پێڵەن ئیتالیا
هەموو ئیشەکانی ئەوی هینی دیزاینە هەیە جامعەکان ئەینێرن بۆ ئەو شوێنە باشترین ئیش هەڵەبژێرن بەڵێ جا لە 10,000 کەس بوون لە ئەڵمانیا بەس منی تیا بووم کە هەڵبژاردەم لە ئاخیرە 10 کەسمانەوە لەناو 10,000 کەس بەڵێ 10 کەس بەڵێ لەناو 10 کەسە شاد تۆی تیا بوو بەڵێ لەو جامعەی منە بەبوو لە ئەڵمانیشە بەس منی تیا بوو باش خەونە چییە کاک ڕێبەرانی خەونی تۆ چییە بۆ منە هەندێک کاری تر هەیە هەندێک کاریەری تر هەیە پلەی هەیە حەزەکە بگا بەم پلەیە تۆ حەزەکەی بگەی بە چی ئەوە دەست ناوێکی دیاریت و حەزەکەی دیزاین بۆ کەی تر بکەیت لە خەیاڵتایە بۆ کەی تری بکەیت حەزەکەم بۆ کێی کە بکەم بەخوا حەزەکەم چۆن ئێستا چۆن ئیشەکەم بە ئیسراحەتی هەر ئەوە بێت زۆر قەرەباڵغ نەبێت زۆر لۆت نەخێتە سەر خۆدوانە بەهێمنی باشە وتت کارگەیەکی شوێنێکی تایبەتانێ خۆت و شاگردێکمانە ئەم شوێنە بەردەوام لە ڕێگەی ئۆنلاین و لە ڕێگەی پەیوەندیەوە پەیوەندی بە تۆواکرێکە دیزانی جلوبەرگەکان بکەیوانە ڕێبەر بووە تا ناوێکی دیار لە ئەڵمانیا لە ئەڵمانیاش ئەزانن کە ڕێبەر دیزاینەرێکە ئەزان ڕێبەر کووردە ئەم دیزاینە ناکە لێ دیگاگە ئەزانێت کە تۆ کوردی ئەم دیزاینە ناکەی بەڕاستی ئیلن ماسک بە هەمان شێوە ئەوان پێمانڵێن کە شتەکانە زۆر بەدڵە باشە لە ئەڵمانیا زۆر ئیتیمام نایم بە جلوبەرگ و شانە زیاتر لە ئەمریکا بەڵێ لە نیویۆرک و ئەلەی ناوەکی منە هەمیان ئەزان بڵێ دیزاین لە ستایلیست و گۆرانبێژەکان بەڵێ تۆ تارگێتەکە ڕووی لە ئەمریکا بەڵێ هەفتەی پێشەوەی بێمەوە بۆ سلێمانی لەگەڵ ستایلیستەکەی لێدی گاگا قسەمان کرد یەکتیمان بینی لە دوسلدۆرف بۆ MTV Music Awards داوای شتێکیان لێکردن بۆ ریتە ئۆرا گۆرانبێژەکەی هەبوو بەڵێ ئەو بوو تا قسەمان کرد وتیان لێدی گاگا تۆ ینی ئەزانێت تۆ کێت داوای لاوانەیەشتی کەش لە تۆ بکات ینی خۆمان ئامادە بکەین بڵێ باشە واتە کاتێک کەسێک هونەرمەندێکی دیار کارێکی تۆوەکە ئەبێتە ناوێکی تر بۆ تۆ ڕەنگە لە پاش لێدی گاگا چەندین کەسایەتی تریش داوای کار لە تۆ بکەن وەر ئامادەی تیا بەڵێ لە زۆر کەس هەیە داوایان لێ کردوون بەس هێشتا بڵاو نەبێتەوە وەکو بیۆنسێ شتێکمان بۆ بیۆنسێ دروست کرد بۆ وازەم هەفتی داهاتوو یێتە لە مجلەیەکە بۆ بیۆرک گۆرانی بێژێکی سکاندیناوی بوو وەکو بیۆرک و لێدی گاگا وەکو بۆ من یەکەمن بۆ دوانە شتم دروست کرد تا باش نازانم تا چەند ئاسایە بەڵام پێم خۆشە ڕێگە بنیێرەکانیش حەزکەنە وەڵامە بزانن نرخی تێچووی دیزاینی جلوبەرگێک بۆ نمونە بۆ لێدی گاگا نرخەکەی چەنە ینی ئاسایی ئەمە باسکرێ یان نا چۆنی نرخی تێچۆکەی چەنە زۆرە دەستە خۆش بە کاکە ڕێبەرجان زۆر سوپاس ئێمە خۆشبەختین خۆشحاڵین کە ئەمڕۆ دیزاینەرێکی کورد کاکە ڕێبەر تۆفیق عەزیز لە لامان میوان بوو خۆشبەختین کورد لە هەر شوێنێکی جیهاندا بێت جێدەستی خۆی دیارە سوپاس دەکەین ئێمە وەکو کورد شانازیەکەین کە دیزاینەرمان هەیە ئەوە تا بۆ هونەرمەندە جیهانیەکان دیزاینی جلوبەرگ دەکات هیوادارین ڕۆژێکیش هەندێک بابەتی کوردیش خێتە نێو دیزاینەکانی ئەوانە بۆی کورد بە جیهان بناسی وەکو پێشنیارێک دەستە خۆش زۆر سپاس داوای لێبوون نەکەم کوردەکەم زۆر باش دەست خۆش بە زۆر سپاس بۆ تۆ